لەگەڵتان بەردەوامە بۆ ڕووماڵکردنی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و هەروەها هەوڵەکانی پێکهێنانی کابینەی حکوومەتی عێراق بە گوێرەی بەیاننامەیەکی یاخود ڕاگەندراوێکی پەرلەمانی عێراق کەمێک پێش ئێستا بڵاو کرایەوە بڕیارە سبەینێ پێنجشەممە 14 مانگ کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێت بۆ دەنگدان بە کابینەکەی عالی فالح زەیدی کە لە ئێستادا 15 ڕۆژ نزیکەی 2 هەفتە لەو وادەی ڕۆشتووە کە بۆی دیاریکراوە لە ماوەی 30 ڕۆژدا حکوومەتی نوێی عێراق پێک بێنێت بەڵام لە ئێستادا بە گوێرەی و زانەرانی دەستڤار میدیا کەوتووە هەتا ئەم ساتە وەختەش بە شێوەک لە شێوەکان ناکۆکی و گرفتی قوڵ لە نێوان لایەنەکانی چوارچێوی هەمانگی هەیە هەروە لایەنەکانی لایەنە سونیەکانیش لە ئارادایە لە نێو چوارچێوی هەمانگی کە گەورەترین فراکسیۆنە لە نێو پەرلەمانی عێراق ڕاست پێدراوە بۆ ئەوەی نزیکەی 12 بۆ 13 وەزارەتی بەردەکەوێت وەک پشتی خۆی لەسەر ئەم 12 یان 13 وەزارەتە لە ئێسادا ناکۆکشی قوڵ لە نێوان نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسار و محەممەد شیع سوودانی سەرۆکی هاوپەیمانی گەشەپێدان و ئاوادانکردنەوە هەیە بە دیاریکراویش هەردوو وەزارەتی نەوت و وەزارەتی ناوخۆ گرفت و کێشەی قوڵ لە نێوان ئەم دوو لایەنەی چوارچێوی هەمانگیدا هەیە هەروە لەلایەکی کەشەوە بە گوێرەی ئەو ڤیتوانە یاخود بەهۆی ئەو ڤیتۆ ئەمریکانی لەسەر فراکسیۆنی گروپە چەکدارەکانە لە نێو پەرلەمانی عێراق ئەمەش یەکێکە لە گرفتەکانی بەردەم وەرگرتنی متمانەی کابینەکەی عەلی زەیدی هەروە لەلایەکی کەشەوە گرفت و ناکۆکشی لە نێوان لایەنە سونیەکان بە دیاریکراویش سەرۆکی ڕەوتی یاخود حیزبی تەقەدوم محەممەد حەلبوسی وەروە موسەنا سامەڕائی سەرۆکی هاوپەیمانی عەزم لە ئارادایە لە ئێستادا لایەنە سیاسیەکان هەر یەکەیان بۆ وەزارەتێک سێ کاندیدان خستۆتە بەردەم عەلی زەیدی بۆ ئەوەی سبێنێ دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت بەڵام لێرە لە بەغداد هەندێک لە شرۆڤەکارانی سیاسی بە دووری دەزانن سبەینێ پرۆسەی دەنگدانی کۆتایی پێبێت دەواچێت پرۆسەکە بۆ هەفتەی داهاتوو درێژە بکێشێت وە لەگەڵ ئەوەشدا بە دوور دەزاندرێت حکوومەتەکەی عەلی زەیدی بەم زوانە پێک بێندرێت بەهۆی لەلایەک بەهۆی دەزوەردانە دەرەکیەکان فشارەکانی ئێران و ئەمریکا لەسەر لایەنەکانی چوارچێوەی هەمانگی وە لەلایەکی دیکەشەوە ناکۆشی نێوان جەمسەرەکانی چوارچێوەی هەمانگی وەروە لایەنە سونیەکانەوەی کە پەیوەندی بە پشکەکانی لایەنە کوردیەکانەوە هەیە تا ئێستا 4 وەزارەت بۆ لایەنە کوردیەکان یاخود بۆ کورد یەکلابۆتەوە ئەوانیش پۆستەکانی وەزارەتی دەرەوە ئاوادانکردنەوە و هەروە ژینگە و دادا لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەڵام لەلایەش کەشە ئەوترێکە تا ئێستا ناکۆکی قوڵ لە نێوانی هەردوو پارتی دموکراتی کوردستان هەروە یەکێتی نیشتمانی کوردستاندایە لەسەر وەرگرتنی یاخود دابەشکردنی وەزارەتەکانی تایبەت بە پشکی کورد.